بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم ئازیزانم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. پێشەشی پیرۆزباییەکی زۆر گەرمتان لێ دەکەم بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە. من لە بەرنامەی ژیار و ڕەمەزان بە خزمەتتان دەگەم بۆ ئەوەی چەند قسەیەک بکەین ببێتە مای خێر و بەرەکەت بۆ دنیا و قیامەتمان. خۆشەویستانم، ئەو میوانە عەزیز و خۆشەویستەوە لە ڕێیە. ئێمە وەکو هەموو خێزانی مسلمان چی بکەین بۆ ئەوەی باشترین ئیستیفادە لەو میوانە بەرز و بەقیمەت و پڕخێر و بەرەکەتە لێ بکەین. یەکەمین شت پێویستە هەموو خێزانێکی مسلمان، ئەوانەی کە بەڕاستی عاشقی ڕەمەزانن، ئەوانەی کە بەڕاستی تامە زرۆی دیداری ڕەمەزانن، پێش هاتنی ڕەمەزان ئەم خێزانە ئەم عائیلەیە خڕ ببێتەوە. سەرۆکی عائیلەکە بابی بەڕێزە، برایەکی عەزیزە، هەمان خڕ دەکاتەوە لە داوک و خوشک و برایەکانی پێیان دەڵێ چەند بەرنامە ڕێژێکی جوانیان بۆ ئەکا، چەند نەسحەت و ئامۆژگاریەکی جوانیان بۆ ئەکا کە چۆن ئێمە بتوانین پێشوازی ئەم مانگە بەڕێزە و ئەم میوانە بە قەدر و بە حورمەتە بکەین. ئەوە زۆر گرینگە، دەبێ هەمومان هەموو عائیلەکە بەڕاستی یەکتری بەبیر بینینەوە کە ئایا چۆنە قەدر و ڕێزگرتنی ئەو میوانە، چۆن پێشوازی ئەو میوانە بکەین، چۆن وە بکەن ئەو میوانە لێمان ڕازی بێت تاکو لای خوای گەورە شەفاعەتمان لۆ بکە و خۆم ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنین. جا بۆیە پێویستە سەرۆکی عائیلەکە چ باب بێ چ برا بێ، یاخود مەسەلەن ئەگەر خوشیێکی بەڕێزی پیاوەکەی نما بێ ئەو منداڵ و کوڕ و کچەکانی خۆی خڕکاتەوە و پێیان بڵێ کە قەدر و ڕێزی ئەو میوانە چەندە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن ئاگاداری کەس و کاری خۆی وەک ئاگاداری مسلمانانی دەکردەوە قەد جاءەکم ڕەمەضان، ئەی مسلمانان، ئەی کەس و کارم، ئەی خێزانەکەم، ئەی چیژەکانم، ئاگدار بن ئەوە ڕەمەزان وە بەڕێەوە وهات. دێکەواتە ئێمە چۆن بتوانین پێشوازی بکەین، چۆن دەست لە ملانەی لەگەڵ بکەین، چۆن هەرچی خێر و بەرەکەت لەگەڵیەتی ئێمە بەهرەمەند ببی لەو خێر و بەرەکەتەی. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم، پاشان دابنیشین بەرنامە ڕێژیەک بکەین چۆن ئەو مانگە بەسەر بەریت. یەکەمین بەرنامە لە ئەنجامدانی عیبادەتەکاندا، ئەوە زۆر گرینگە. ئێمە بتوانین بین باشترین عیبادەت لەو مانگە ئەنجام بدەین. باشترین عیبادەت یەک تەراویحەکان هەموو لە مزگەوتێ بکەین بە جەماعەت، ئەتا خوشکەکانیشمان چیژەکانیشمان هام بدەین کەوا بچن لە مزگەوتەکان تەراویح بکەین، کوڕەکانمان ڕۆڵەکانمان هەم بدەین کەوا بچن لە مزگەوت تەراویح بکەین. ئەوە زۆر گرینگە. هیچ تەراویحێک نەچوێنین ئیلا لەو مزگەفتانە نەبی کە گەرم و گوڕ و خۆش و حرارەتێکی ئیمانی زۆری تێدایە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم، ئێمە چۆن بتوانین بەڕاستی لەو مانگەدا چەند جار ختمی قورئان بکەین، کاتەکان دیاری بکەین. لە پاش نوێژی بەیانی ئەوەندە بخوێنم، لە پاش نوێژی نیوڕانی ئەوەندە بخوێنم، لە پاش نوێژی عەسرێ ئەوەندە بخوێنم، شەوانیش پێش نووستنی ئەوەندە بخوێنم، لۆ ئەوەی بەڕاستی بتوانی عەلئەقەل ئەتو دوو ختمی بکەی لەو مانگەدا، دوو ختمی بکەی لەو مانگەدا. ئەگەر چی هەشە ماشەڵڵا خوای گەورە قابلیەتێکی وای دایتێ کەوا چەندان ختمی زیاتر دەکەم. میم ئەگەر کاسبی، ئەگەر مۆزەفی، ئەگەر فەرمانبەری، ئەگەر مامۆستای، ئەگەر هەر مەشغەڵەتەکەت هەیە دەبی بەڕاستی کاتەکانی خۆت بگونجێنی لەگەر ئەنجامدانی باشترین عیبادەت، خاصەتەن ختمکردنی قورئان. پاشان بەرنامە دابنین ئایا لەو مانگەدا چەند خێر بکەین. ئەوە مهمە دابنیشین وەکو عائیلە ئەمە ئەو مانگەی چەند خێر بکەن بێزگە لە زەکات. ئەوە زەکات ئەوە هەر ماڵی خوای و منەتی تێدانە، بەڵام لە غەیری زەکات ئێمە چ بکەین، چەند خێر ئەنجام بدەین. ئایا بچین بای چەند وەرەقەیەک سەلەی غیدایی بکڕین، 10 کیلۆ برنج، 10 کیلۆ شەکر، 10 کیلۆ ساوار. ئەگە ساواریشی لەگەدا نەبی ڕەمەزانە زۆر ساوار ناخورێ، مەسەڵەن چەند مەعجون تەماتەیەک، چەند ڕوونێک،
چەند نیسکێک چەند ئەوانە بکەینە سەلەیەکی غذایی لە ناو کارتۆنێکیکەین 15 ماڵی فەقیر و هەژار وە بکەین بەو ڕزقەی ئێمە بەو ئازوقەی ئێمە فتارێ بکەنەوە بۆ ئەوەی خێر و بێری ئەو ماڵە هەموو لە دەفتەری ئەعمالی ئێمە بنووسرێ. ئەمە زۆر گرینگە فکرکەینە چۆن خێر بکەین چەند خێری بکەین ئەوە دەبی بە بەرنامە ڕێژی بە هاوکاری هەمومان بێ تاکو حتا منداڵە بچووکەکانیشمان هەست بەوە بکەن ئەو مانگە مانجی خێرکردنە مانجی ئەوەیە کە بەڕاستی ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنن. خاڵێکی تر لەو مانگەدا ئێمە بچین سیلەی ڕحمی خۆمان جێبەجێ بکەین ئەو ماڵانەی کە لە مێژە هامشۆمان نەکردوون ئەو خزمانی کە لە مێژە ئاگامان لێیان نییە ئەو خزمانی کە بەڕاستی کەمتر خەم بووینە لەگەڵیان دەبی لەو مانگەدا ئێمە محاولە بکەین هامشۆیان بکەین سەردانیان بکەین بەڕاستی بچینە لایەن هەم سیلەی ڕەحمە و جێبەجێکردنی فەرمانێکی خوایە و هەم دڵخۆشیشە لە بۆ ئەو خزم و ئەو عائلانەی کە دەچینە ناویان کەواتە بەڕاستی لەو مانگەدا ئێمە دەبێ ئەو خزمانی کە لە بیرمان کردوون ئەو خزمانی کە فەرامۆشمان کردوون ئەو خزمانی کە بەڕاستی کەمتر خەم بووینە بەرامبەریان لەو مانگەدا هەمان بەسەر بکەینەوە و سەردانیان بکەین. خاڵێکی تریش ئەوەیە لەو مانگەدا ئێمە چۆن بتوانین زیاتر و زیاتر زەخیرەی خۆمان لە قیامەتە زیادکەین. هەر کارێکی خێر هەبوو ڕەزیلی لێ مەکە هەر کردەوەیەکی خێر هەبوو ڕەزیلی لێ مەکە چۆن مەسەڵەن محاولە بکەین نوێژەکانمان هەموو بە جەماعەت بێ ئەو زۆر گرنگە هەیە نوێژەکانی بە جەماعەت ناکاتن ئیلا لۆ تەراویحێ دێ کاکە محاولە بکە عەلەقەن لەو مانگەدا نوێژەکانت با بە جەماعەت بێ پاشان مانەوە لە پاش نوێژی بەیانی تاکو ڕۆژ هەردێ بە حەج و عەمرە کردووە دەنووسرێ یعنی هەر زۆر فرسەتێکی ثەمینە ئەتوو لە دەستە خۆتی مەدا نوێژی بەیانیت کرد بە جەماعەت مەچۆ دەرێ لە مزگەفتێ دانیشە زۆر قورئانێ بخینە هەتا ڕۆژ هەردێ کە دەیتە دەڵێ پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک لە پاش نوێژی بەیانی بمێنێتەوە خۆی زیکر و تەسبیحات و قورئان بخوێنێ عیبادەت بکە هەتا ڕۆژ هەردێتن لۆی بە حەج و عەمرەی تەواو هەیە دێکەواتە بزانە بەڕاستی ئەوە دیتنەوەیە کەواتە تو هەم مانجی ڕەمەزانی بە عیبادەت بەڕێ دەکەی هەم سی حەج و سی عەمرەش بۆ خۆت دەکەی هەر هەستیشی پێ ناکەی. ئیتر لەو مانگەدا هەر کارێکی خێر هەبوو ڕەزیلی لێ مەکە هەر پرۆژەیەکی خێر کرا تۆ دەستێکی تۆی تێدا بێ تۆ نازانی خوا بەچی هەم پرۆژە لێت خۆش دەبی تۆ نازانێ ڕەزامەندی خوا لە چی هەن خێردایە ئێمە نازانین ڕەزامەندی خوا لە ناو ئەعمالە باشەکان لە ناو کردەوە باشەکان بزرە دێکەواتە محاولە بکە تۆ لەو هەموو کردەوە باشان کە لە ڕەمەزان دەکرێت با دەستی تو لە هەموو کردەوەکاندا بێ کەماڵە یەک لەو کردەوانە ببێتە مایە ئەوەی خوای گەورە لە تو لە ماڵ و منداڵت ڕازی بی و ئەو کردەوەش بی بە بەهەشتی بەرینت شاد بکە دێکەواتە ئێمە دەبی مەحاولە بکەین هەمومان بەرنامە ڕێژێکی زۆر جوان بکەین لەو مانگە یەک دەقەمان بە فیرۆ دەستی والله یەک دەقە لەو مانگەدا بە فیرۆ بسی ئێمە خەسارەتمەندین بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە بیدایەتی مانگی ڕەمەزانی کە بە مسلمانانی ڕادەگەیان دەیفەرموو قەد جاءەکم ڕەمەضان لە ئاخری ئەوزا دەیفەرموو هەل من مشەمر ئایا کەس هەیە قۆڵی خۆی لێ هەرکا کەس هەیە گورج و گۆڵ بێتە ئەو مەیدانە و لەو مانگەدا بەشترین عیبادەت بکە و تاکو ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنی تکۆ والله مەحروم بەدبەخت بێچارە کەسێک کە بێسەروبەر ئەو کەسەیە کە لەو مانگەدا لێخۆشبوونی خوای گەورە بەدەستنێنی بێبەخت ئەو کەسەیە بەدبەخت ئەو کەسەیە کە بەڕاستی ئەو مانگە بڕوە و ڕەزامەندی خوای گەورە بەدەستنێنیتن. خاڵەشیت کە پێم خۆشە لە ناو عائیلە و لەناو خێزاندا جێبەجێ بکەین ئەویش مسابقەکردنی ئەندامانی ئەو خێزانەیە لە عیبادەتدا مسابقەکردن مەسەڵەن من لەگە برایەکەم مسابقە دەکەم لەسەر ختمی قورئان ئەم دەڵێم 2 ختمی دەکەم کە دەبینم ئەو زیاتر دەکە دەبێم لە پێشەوی بدەمەوە ئەو مسابقەکردن لە عیبادەت لە خێرکردن لە ئەنجامدانی تاعەتدا بەڕاستی وە دەکە ئەم عائیلە زیاتر بەهرەمەند بن لەو خێر و بەرەکەتەی لەو مانگەیدایە کە خوای گەورە بۆ ئێمەی دانایە چکە ئازیزانم ئێمە نازانین دەگەینە مانگە چکەیان نا ئێمە نازانین دێکەواتە لە ئێستا ڕا دەبی تەمەنا بکەین خوای گەورە ئێمە مشەڕەف بکە بەو مانگە کە قەلبمان ساغ بێ کە تووشی هیچ دەرد و بەڵاو ناڕەحەتیەک نەبین ئەو مانگە بێ ئەمن و ئەمانمان لە بۆ هەبێ تاکو بتوانین لەو ئەمن و ئەمانەدا باشترین پێشوازی لەو میوانە بکەین و باشترین ئیسیفادەشی لێ بکەین تاکو ڕۆژی قیامەتێ ئەو مانگە لەگەر ئەو قورئانە هەردووک لای ڕاست و چەپمان بگرن لە لای ڕەب العالەمین
تکامان بۆ بکەن قورآن برێ یا ڕەبی من 24 سعات لەگەڵی بووم پاش نوێژی بەیانی پاش نیوەڕۆ پاش عەسر لە پاش نوێژ ئیشا ئەوە بەردەوام خەریک بووین کەوە قورئانی دەخوێن ڕۆژی برێ یا ڕەبی منیش ئەو مانگەی زۆر بە جوانی بە ڕۆژی دەبوو هیچ خەریکی کەم تەرخەمی و خۆ غافلکردن و زایعبوونی وەختەکان نەبوو بۆیە یا ڕەبی لە بە خاتری ئێمە لێی خۆش بە و بە بەهەشتی بەرین شادیکە ئینشاءڵڵا هیوادارم بتوانین جوانترین بەرنامەدا بنین بۆی باشترین ئیسیفادە لەو مانگەی بکەین بە ئومێدی ئەوەی ئینشاءڵڵا ببێتە مای کەفارەتی هەموو گوناحەکانمان و ڕەزامەندی خوا لەو ڕەمەزانەدا بۆ خۆمان و ماڵ و منداڵ و خانەوادە و عائیلەکانمان بەدەست بێنین ئینشاءڵڵا.